گۆبان خەم و کۆوانەکە مەزن دلێکی پڕ شەواق دەهامە پەیامە کۆچاداویکردنە مامۆستا ڕەوشەن بیرپەروەر کۆشەری ڕێبازە پاکی بارزانی مستەفا مامۆستا عەدنان بەشیر ئەندامی کۆمیتە هەرێمیە پارتیامە هەروسا ئەندامی کۆمیتە دەرهاتنی هەروسا ئەندامی بەرپرسی کۆمیتە ساند و ڕاگەاندنی ئەم سەرخۆشی پارتیا خەتکن لە ئەنجومەنی نیشتیمانی کوردی بکن لە کۆمیتە شەهید نسرەدین برهت بکن بڕاستی ئەو قەهرەمان وەکو 5 ساڵەمە کار و خەبات هەڵدۆرەکەی کەسێکی چالاکوان بوو کەسێکی ڕەوشەن بیرپەروەر بوو کەسێکی تێکۆشەرپەروەر بوو وڵات پارێز بوو لە هەنگ بوو شێرە پڵنگی ڕێبازە پارتی و بەرزانی بوو ئەو دوێ دەرفەتە نازک و هەستیاردا ئەم سەرخۆشی مامۆستا سعود مەلا دکن قیادا پارتی بکن کۆمیتە هەرێمیە پارتیامە دکن بە ئۆغرکردنا وی لە هەنگی وی نیشتیمان پەروەری وی وڵات پارێزی وەکو مامۆستای خاکنیگاری بوو مامۆستای مادە جۆغرافیا بوو مەدرسە دێرک ئەم چ گوت نابژن ئەم چ پەیوا بێژن ئەم نەقارن حەقیوی قەهرەمان و تێکۆشەری بنێژ بەر وێ دەرفەتە نازک و هەستیاردا کۆچاداویکردناوی خسارەکە مەزن بوو لە هەمی ئاشتی خوازە لە هەمی ڕەوشەن بیرپەروەرە لە هەمی دۆزگەری ئاشتی و ئازادی لێ ئەم سۆز و پەیمانی ددنەوی ئەم سۆز و پەیمانی ددنە دکتۆر نورالدین زازا ئەم سۆز و پەیمانی دنە عوسمان سەبری مامۆستا کەمال ئەحمەد دەرویش مامۆستا محەممەد نەزیر مستەفا و بابێ سەردار ئەو بیر و باوەری مامۆستا عەدنان بیر بێئانی و باوەری خەلسەر مکم کری ئەوژی پرۆژێ نەتەوی بوو ڕێبازە پارتی بوو سری